چاڵێکە لە ڕێگەی سەرەکی هاوینە هەواری گەلی ئاکۆیان کە بەرەو گوندی فەقیان هەڵدەکشێت. ناوچەیەکی گەشتیاری سەرنجڕاکێشە لە سنووری قەزای ڕواندز، بەڵام بەهۆی خراپی ڕێگەوبانەکەی و کەمی خزمەتگوزاریەوە دەناڵێنێت. ئاستەنگی هاتوچۆی گەشتیاران کەمی خزمەتگوزاری ڕێگرە لەوەی خاوەن موڵکەکان پرۆژەی گەشتیاری لەسەر ئەنجام بدەن. لە هەموو ملەتی لە هەموو خەڵکیە لۆ گەشتیاری لۆ خەڵکی گوندی فەقیانەیە. کۆنترین خاوەن موڵکە لەم ناوچە گەشتیاریە کە بژانەوەی گەشت و گوزاری کردووە. زادە و بانەکانمان سفرە، یعنی ڕێگە و بانەکەتان دیت ئەموو تاسەیەوی ڕۆژی بێت ڕۆژی دوای نایتەوە. زۆر گەشتیار هەیە وەڵڵاهی جێکی زۆر خۆشە، بەڵام نەتوانین جارێکی دیکە بین و ئێرانە لە بەوەی زادە خراپە، ڕێگە و بانتان خراپە. شەوەیە کە ئەمینێنەوە کارەبامان نییە، کارەبا دەرچووە وەرەقەکەش ئێستا دەکەنەوە پارەکە دەرچووە، کەسی یەک مەسوول هەستاوەکوتی با کارەبا نەچلەوە دۆرێت. ئەس زانم شخصی لێ نەگەڕا کارەبا لەو منتیقەی مەدەرچ. خزمەتێکی زۆرن بە شۆڕەشی کردی شەیدی زۆرماندایە. باوەڕکە من یەکێک بووین لەنە ئەو ڕووباری داکەم وەختی شیمیای لێدا لە هەندێک دێنە ئەو ڕووباری نایمە. مەلۆتکە بووین لەو مەلۆکەی زۆر کچکە بوویمە داکەم شەو ڕۆژنە ئەو ڕووباری ئەمن پەرۆ دەکردیمە. 75 لە سەدای ڕێگەی ئاوای و ناوچە گەشتیارەکانی سنووری قەزای ڕواندز کەڵکی هاتوچۆیان نییە، کە ئەماش کاریگەری نێکەتیڤی خستووەتە سەر سامانی ئاژەڵی و کشت و کاڵی. کەمی خزمەتگوزاری کاریگەری لەسەر گوندنشینانیش دروست کردووە، بە جۆرێک ڕۆژ نییە خراپی ڕێگاوبان بارگە بە خێزانێکی نیشتەجێبووی ئەوێ نەپێچێتەوە. ڕێگایەکە زۆر نەخۆشە، ینی ڕێگاکەی سەردەمی کۆنە تا ئێستانێک وەک پێویست نۆژەن نەکراوەتەوە، پێویستی بە نۆژەنکردنەوە چاکردن هەیە. لەبەرەوەی ئێرە شوێنێکی گەشتیاریە، خەڵکانێکی بیانی و حەڕە بوو، چەندی خەڵک ڕووی تێەکەن. هیوادارم حکومەت چاوەک لە وەزعانە بەو بخشینی تۆکەوە ئەو ڕێگاوبانانە وەک پێویست ئاوریان لێ بدرێتەوە بەوەی بیتە شوێنێکی باشتر و گەشتیاری باشتر و هەم داهاتێکی هەبی و خەڵکی بەوەی چیتر خەڵک ڕوو لە شار و ڕوورە هەندەران و گوندەکان چۆڵ نەکات و گوندەکان سەرمای ئەو وڵاتن. داواکاری هاوڵاتیانمان هێناوەتە لایەنی پەیوەست بەم زوانە کەم و کوڕی ڕێگاوبانەکان چارەسەر دەکرێن. لەم چارچەوەی ڕێگای گەلی فەقی ئاکۆیانە یان ڕێگای فەقیان مەشهورە بە گوژمەی نزیکەی 170 ملیۆن دینار کاری سیانە و بەم ڕێگای ئەنجام خرايتە پلانەوە. ئەگەر ئینشاڵڵا ئەو پرۆژانەی پلان گەڕانەوە ئەم ساڵە کاری نوێژانکردنەوە یان چاکردنەوەی تێدا ئەنجام دەدرێتن. ئەوە ڕێگای تری گوند لەم سنوورە ڕێگای گەرەوانە، گەرەوانی سەرو کە ئەویش دەرخستە پارسەڵ ئەنجام بدرێ و بڕی نزیکەی 219 ملیۆن بە گوژمێ 219 ملیۆن خرايتە پلانی ئەم ساڵەی بودجێ پەرپێدانی ئیدارەی سەربەخۆی سوورن و گوتم لە کاتی گەڕانەوە و ڕزامەندیدان لەسەر ئەم بودجە ئینشاڵڵا بە زووترین کار دەست بە جێبەجێکردنی ئەم پرۆژەشەکەی. ڕێگەی گەشتن بە ئاوایی و شوێنە گەشت و گوزاریەکان بێکێک لە خاڵە گرنگەکانی ژێرخان دادەندرێت. پێشخستن و گەشەدان بە گەشت و گوزار بەبێ دابینکردنی ڕێگەی گونجاو و ئەمێرەکانی گواستنەوە بۆ گەشتیاران هیچ واتایەکی ئابووری ناگەێنێت. تا چاو بینایی وەردەگرێت لەم بەر و لەو بەری شەقامەکە دیمەنی سەرنجڕاکێشێکە هۆکارێکە بۆ ڕاکێشانی گەشتیاریان، بەڵام خراپی ڕێگاوبان و کەمی خزمەتگوزاری وای کردووە و گەشتیارەی جارێک سەردانی ئەم ناوچە گەشتیاری سەرنجڕاکێشە بکات جاری دووەم سەر بێرەدا نەکاتەوە. لەباری ئاوایەکانیشدا هاونیشتمانیان ڕۆژ دوای ڕۆژ بارگەیان دەپێچنەوە و لەبەر کەمی خزمەتگوزاریەوە زێدی خۆیان چۆڵ دەکەن. سەردار قازی زاری کرمانجی دۆڵی ئاکۆیان.